وەکاماژەمان پێکرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیانی تایبەتە لە تەواوی جیهان. لە هەرێمی کوردستانیش بەپێی یاسای ژمارە 22 ساڵی 2011 پەرلەمانی کوردستان کۆمەڵێک ماف و امتیازات بۆ خاوەن پێداویستیە تایبەتیەکان دابین کراوە بۆ ئەوەی کە بزانین ڕەوش و تەندروستی و دۆخی خاوەن پێداویستی تایبەتیەکان چۆنە لە هەرێمی کوردستان. بەڕێز زەکیە سەید ساڵح بریکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. زۆر بەخێر بێ زەکیە خان. پێمان بڵێ ئێستا دۆخی خاوەن پێداویستیانی تایبەت چۆنە لە کوردستان، چیان بۆ کراوە؟ سەرەتا پیرۆزبایی لە گشت کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵایانی جیهان بە گشتی و هەروەها هەرێمی کوردستان بە تایبەتی دەکەم. وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێمە یاسایەکمان هەیە، یاسای ژمارە 22 ساڵی 2011 دەرچووە. بەپێی ئەم یاسایە هەندێک ماف و امتیازات بۆ کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵایان دانراوە و یەک لە مادەکانی ئەم یاسا باس لە دانانی سندوقێک دەکاتن. ئەم سندوقە پەیرەوێکمان بۆ دەرکردووە ئەم ساڵ، خۆشبەختانە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کراوە پەیرەوی سندوقەکە. ئێستا کار دەکەین لەسەرەوەی کە ڕێنمایی تایبەت دەربکەین. ئەم سندوقە لە بواری پەروەردە، لە بواری تەندروستی، لە بواری هاوکاریەکانی تر هەموو دەگرێتەوە کە خاوەن پێداویستی تایبەت ئیتر بەپێی ئەو ڕێنمایانەی کە دەردەکەن کامەیان شمولی دەکاتن بتوانین هاوکاریان بکەین. ئەمە لەلایەکی تریشەوە ئێمە لە هەرێمی کوردستان 76,000 کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵامان هەیە کە مانگانە هاوکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن. بەشێکیان کە 5,000 فەرمانبەرن چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەت. ئەوانە لەم کابینەدا وامان لێ کردووە کە ئەو هاوکاریە کە دەکرێت بچیتە سەر موچەی خۆیان، بەڵام ئەوانی تر مانگانە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم هاوکاریە وەردەگرن. سەرڕای ئەمەش ئێمە لە ساڵی 2022 دەستمان پێ کردووە کە کەمەندامی نوێ ناونووس بکەین. تقریبا 19,000 کەس داوای کردبوو، بەڵام شەرت نییە ئەم 19,000 کەسە وەربگیرێت چونکە بە پێی قانونە کارەکانیان تاو نەبووە بزانن چەندیان خاوەن پێداویستی تایبەتن و شیاوی ئەوەن کە موچە و هاوکاریان بۆ ببڵێ. چونکە وەکو باسم کرد بە پێی قانون هەم ڕێژەکە دیاریکرا هەم جووری کەمەندامی دیاریکرا ئەوەی کە شمولی دەکاتن. بۆیە لەم 19,000 کەسە تقریبا 13,000 کەس دەرچوونە لە لیجانی پزیشکی، چونکە ئەو کەسەی کە کەمەندامە خاوەن پێداویستی تایبەتیان کورتە باڵا دەبێت راپۆرتێکی پزیشکی هەبێ کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە لژنەیەک هەیە. ئەم لژنە دەیانبینێتن بۆ ئەوەی کە ئەگەر مستەحەق بێ معاملاتی بۆ دەکەن و دەنێرنە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. باشە زەکیە خان، ئەم 13,000 کەسە کە شیاوی ئەوەن هاوکاری بکرێن چیان لێ دەکەن؟ ئەوانە وەکو مادیان هاوکاری دەکرێن، وەکو ئەوانەی کە پێشتر لە 76,000 کەسەکەنە. بەڵام ئێمە کێشەکە بەس کێشەی مادی نییە بۆ خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام و کورتە باڵان، بەڵکو کۆمەڵە کێشەی تر هەیە کە ئێمە هەڵ دەدەین بۆ چارەسەرکردنیان. ئەوان کێشەیان زۆرە، بۆ نمونە لە ڕێگاوبان، لە خوێندنیان، لە بەدەستخستنی کار بۆیان. ئێوە چی ئەکەن بۆیان تاوەکو بتوانن کاراسانیان بۆ بکەن؟ بەپێی یاسایەکە 5% کەمەندامان لە هەندێک شوێن وەردەگیرێن. ئێستا ئەم یاسایە جێبەجێ کراوە لە هەرێمی کوردستان؟ هەندێک لە مادەکانی جێبەجێ کراوە، بەڵام هەندێک لە مادەکانی جێبەجێ نەکراوە. بۆ نمونە لە مەسەلەی ڕێوشوێنی هاتوچوو بوو کەمەندامان ئێمە ئەم ئەخیرە نووسراوێکمان کردووە بۆ وەزارەتی گواستنەوە ئەلەقە لە فڕۆکەخانەکانی ئێمە سلێمانی و هەولێر شوێنێک بۆ نابستان بدۆزینەوە. دیسان لە پارێزگای هەولێر ئەوەندەی من ئاگادار بم لەلایەن پارێزگا هەندێک شوێنی هاتوچوو بۆ باڵێ بۆ نابینان ئەوە دروست دەکەن. بێجگەلەوەش ئێمە ئێستا کار دەکەین لەسەر نابستان، ئەوانەی کە گوێیان لێ نابێ و ناتوانن قسە بکەن. پرۆژەیەکمان هەیە لەگەل زانکۆی ئەمریکی لە دهۆک و هەروەها نووسینگەی جەنابی سەرۆکی حکوومەتیش ئاگادارە بۆ ئەوەی وەزعی نابستان بەرەو باشتر بین لە ئەو پێداویستیانە سەردەمانەی کە لە وڵاتانی پێشکەوتوو هەن بتوانین
لەو پێداویستیانە استفاده بکەین بۆ ئەوەی کە دۆخی ئەوان بەرەو باشتر ببین. کۆمەڵێ کار هەیە کە ئێمە دەبێ بیکەین لە مەسەلەی نیشتە جێبوونە، ینی یەکەی نیشتە جێبوون دیسان وسراومان کردووە بوو دەستەی وەبەرهێنان بوو ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە کەماندام کە کەم دەرامەتیشە ئیتر بە پێی ئەو ڕێنماییانەی کە دادەنرێ هاوکاریان بکرێتن بۆ دابینکردنی یەکەی نیشتە جێبوون لە مەسەلەی خوێندن و خوێندنی باڵاش دیسان لەگەل وەزارەتی خوێندنی باڵا خۆشبەختانە ئێستا هاوکارمانن بۆ ئەوەی کە ئەوانەی کە دەتوانن و توانایان هەیە لەوێ وەربگیرێن. بێژگەلەوە ئێمە کۆمەڵێ ئەی لە ڕووی دەرفەتی کارەوە ئایا ئەو لە 105 کە دیاری کراوە بۆ خاوەن پێداویستی تایبەتیەکان وەکو خۆی دەرفەتی کاریان بۆ ڕەخساندون هەموو ناوەندەکان بە کەرتی حکومی بە کەرتی تایبەتەوە؟ هەمویان من ناتوانم بەڵێم هەمویان ئامارێکی دروستم لە بەردەستدا نییە، بەڵام ئەوانەی کە بە پێی توانە بۆ نمونە هە لە دایرەکانی خۆمان ئێمە کەماندامان هەیە مدیری دایرەیە، ئمە کەماندامە هەمان هەیە فەرمانبەری دایرەیە، یان و لە دایرەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوانەی کەماندامن ئەوانەی توانایان هەیە چونکە دەبێت بە پێی توانای ئەوان بێ. بێژگەلەوە ئێمە هەندێک پەیمانگامان هەیە، پەیمانگای نابیستانە، نابینایانە، ڕاهێنانی پیشەیە، داونە، ئەوانە هەموو مانگانە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسائلی خوێندن هاوکاریان دەکەین بۆ ئەوەی بتوانن ئەوانەی کە توانایان هەیە لە داهاتوودا بتوان بەردەوام بدەنە ئەگەر خوێندنە ئەگەر ڕاهێنانێکی پیشەیە کە پیشەیەک فێر ببن و بخۆیان بە شێوازێکی سەر بخۆ بتوانن ژیانی خۆیان بەڕێوە بەرن. زۆر باشە. زێکی خان لە ماوەی ڕابردوو زۆر جار باز لەوە دەکرا کە ئەو ژمارە زۆرەی کە خۆیان بە کەمەندام ناونووس کردووە لەوانەیە هەندێکیان شیاوی هاوکاریکردن نەبن بە پێی کەمی ڕێژەی کەمەندامیەکەیان. ئێوە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سەرقاڵی پێداچوونەوە وردبینیکردن بوون، ئەو کارەتان گەیشتووە بەکوێ؟ ئەوانەمان تقریبان تەواو کردووە، ئەوانەی کە بەزدی سانیش ناڵێن بە تەواوەتی پاک کراوە لیستەکان، بەڵام توانیمانە تا ڕادەیەک پاک بکەین ئەو لیستانەی کە ئەگەر هاتوو مستحقی ئەوانە بێ هاوکاری بکرێتن بەشێکیان ممکنە لە 2 جێ یان 3 جێ هاوکاریان واردەگرت بە پێی ئەو سیستەمی بایۆمتری توانیمانە ئەوانش تا ڕادەیەک کۆنتترۆل بکەین واتە تا ڕادەیەکی باش کۆنتترۆلمان کردوونە. زۆر باشە. پلانتان چییە بۆ داهاتوو یاخود ئێستا چیتان لەبەردەستە چ پرۆژەیەکی نوێ بۆ خاوەن پێداویستانی تایبەت؟ ئەوەی باسم کرد زۆرتر ئەوەی نابیستان جارێ ئێمە کاری لەسەر دەکەین، ئەوانی تریش دیسان بەردەوامین، یعنی بە بەردەوامی کاری لەسەر دەکەین، مەسەلە خوێندنەکەیان، تەندروستیان، مەسەلەی یەکەکانی نیشتە جێبوون بە پێی ئەو چارچێوە یاساییە کە بۆ دانراوە بە پێی ئەو چارچێوە یاسایە مادە و بڕگەکانی بتوانین لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین. دەستان خۆش بێ. زۆر زۆر سپاس. بەڕێز زەکیە سەید ساڵح بریکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادە بووی. دەست خۆش. زۆر سپاس بۆ ئێوەش. دەستی ئێوەش خۆش.